بۆیە ئەمڕۆی ما گفتوگۆ لەسەر ئەواکەین بە میوانداری زۆر بەڕێز خاتی کوێستان حامید و کوڕایشکاری خێزانی و پەروەردەی بەڕێزیان لەلای ئێمە میوانە. خاتی کوێستان زۆر بەخێر بێت. بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوونە. زۆر بەخێر بێت. ڕۆژێکی بەرەکەتدار بێ بۆ هەموو لایەک و قسەم بەکرد ئاگام لێ بوو تۆش سەرت ڕاوەشان وانە باشە. برینەکان زۆرن لە مەجال زۆر زۆرە. با زانی پێناسێکی خێزان بکەین. خێزان چییە؟ ئەگەر وەکو ڕوانگەیەکی ئاینی لێکدانەوە بۆ خێزان بکرێت ئاماژەی ناردن و پێکەوەبوونی بێبەشکردنی ئادەم و لەگەڵ حەوا بۆ سەرزەوی کەواتە لە تەدەبورکردن لە مەجای ئاینی ئەتوانم بڵێم کەواتە ژن و پیا و پێکەوە بێ ئازارەکان بچێژن ئەگەر لە مەجای ئاینیا لێکدانەوەی بۆ بکرێت کەواتە لە لای خواوەندیشەوە دوو کەس کە یەکتری قبوڵەکەن ئەبێت تحملی باجەکانی یەکتریش بکەن. ئەگەر لە مەجای دەروونزانیا لێکدانەوەی بۆ بکرێت ئەم دوو کەسە کە بنەمایەکیان ئەبێ هەبێ کاتی یەکتر ئەبینن ئەو بنەما سەریکێش بوونی خۆشەویستیە ئەوە هەر لە مەجالە ئاینی و دەرونیەکەیە پلەبەندی خۆشەویستی پلەبەندی دەرەجەیەکە بەڵام کەمودەیەکم دوو کەسە پێکەوە بن ئەگەنە چێژێکی ئەوەندە شیرین کە تعبیرەکەی بە لەفزی لوغەی عەرەبی و قورئان پێوترێ مەوەدە و ڕەحمە یعنی وەصف نەکراوە کاتێک من بەرامبەرەکەم بینی لە ناخەوە خۆشەویستی سەرچاوە بگرێ و هەڵقڵی و خۆشبەخت بم. ئەمەش لە مەجالەکانی بوونی دوای ئەوە خستنەوەینەوە و زیاتر تێکەڵبوونی ئەم دوو کەسە کە لە پێکاتە جەستەیەکانی شا تێکەڵە بن نەک ئەوەی لە ماڵێکا لە ژێر سەقفێکا بن. بۆیە بەهای خێزان لە لای من ئەتوانم بڵێم ئەوەندە چێژی هەیە مەرجی بوونبەیەکیش نییە لە ماڵێکە زۆر جار هەیە لە ڕابردووە لە کۆمەڵگای ئێمە خێزانەکان باوکەکان بەعسکەر گیراون لە تەمەنی با بڵین جیلی ئاڵتونی ئێمە بە 6 مانگ بە ساڵ ئەم پیاوە لە مەجای فەرمانێکی حکومیە بووە بەڵام ئەم دایکە ئامادە نەبووە دڵخۆش بێ بە نەبوونی ئەم کەسە بەڵام بەداخەوە ئێستاوامان لێ هاتووە خێزانەکانمان گەشتوینەتە دۆخێک کە پیاوەکان ئەچنە دەرەوەڵین ئیسراحەتمان کرد و پیاوەکانیش بە هەمان جۆر کە لەناو برادەرەکانیان نەدائانیشن خانمەکانیان لێ دوورە هاوسەرەکانیان لێ دوورە ئەویشەڵێ با ئەمڕۆ بۆ ئیسراحەت بێ. بۆچی خات و کێسان ینی بەڕاستی ئەمە پرسیارە ینی بۆچی کە تۆ دوو کەس بەیەکەکەن لەسەر بنەمای خۆشەویستی لەسەر بنەمای ڕێز لەسەر بنەمای ئەوەی کە لە چوارچەوەی ماڵێکا کۆبنەوە ئەمەی توی ڕی تەواوە ئەم بەرکەوتنمانە ینی من هاوڕێ خۆم هەیە هاتوێتە دەرۆڵێ ئۆخەش ئیسراحەتم کرد ینی با تۆزی واقع بێت یان بەشەکانیان نەڵەن وەزیری شەڕ ینی ژنەکە ئێستا وای لێ هاتووە وەکو ئەوسا نەماوە ڕاستی ینی من بە چاو دایکما بڵێم ئەڵێ هەر بۆ زمانە کوردەواری خۆمان ئەڵێ بەخوا مناڵێک لە سکما بووە مناڵێکیشم ساوا بۆ دوو هێڵک نانیشم کردووە بەڵام ئێستا ژنەکەش چەنە پیاوەکە کاتیوە ژنەکەش منە کاتیوێ ئەچێتە دەرەوە ینی وای لێ هاتوو شوێنی خەوتنی مناڵیشمان بۆ دروست بووە بۆی کە خۆی کاتیە بێ بچێت ینی من بۆچی ئەم نمونانێنەوە لەبەرەوەی کە خێزان سێرەکەی کاڵبوونەوەیشی پێوە دیارە جەناب تۆ پێمان بڵێ بۆچی وامان لاتۆ ئەم پرسیارە ئاکەی بۆچی وامان لاتۆ کە یەینە دەرەوە ئاخۆ هەناسێت و هەڵام مژی کاکە سەرکۆ پرسیارەکە زۆر جوانە بەڵام چۆن لە باسکردن لە بوونی ئیمانە چونکە زۆر جار من لە بابەتە دەرونیەکانە تێکەڵ بە ئیمانە بمەوە ئەم پێداویستیانەی خێزان داواکاری ڕۆحە جەستە شتێکە کە بەرجەستەیە لەم سەکرێت یعنی بەرکەوتت ئەبێ بەس داواکاریەکانی دڵ نادیارن و لەناو جەستە بۆ کەسێک برینارە بێ زۆر جار نامرێ ئەژی دەیان برینیشی پێوەیە بەڵام کەسێک بە بچووکترین برین ئەم پرسیارە ناکەین نازانین ئەم ڕۆحەی مرۆڤەکان لەکوایە لەکوێ چوە دەرەوە خۆشەویستی نێوان خێزان ئەبێ تێکەڵ بە ڕۆح ببێ تێکەڵ بە ڕۆح ببێ چونکە زۆر جار بەهای خێزان یا بنەماکانی خێزان ئەگەر پێی بگەیتە شیرینیەکەی تعبیر نەکراوە یعنی ئەتوانم بڵێم ئەگەیتە دۆخێک وەکو باڵندەیەک چۆن دوو باڵی هەیە بە کەشێکی زۆر ئازادا ئەفڕێ ئەم دوو کەسە ئەگەر بچنە ناخی یەکترەوە یەکتر بناسن ئەگەن ئەو دۆخە پێکەوە ڕۆحیانە فڕێ ئەوەی کە ئەمڕۆ لەو دۆخە کاڵبووینەتەوە لە دایکانمان لە کەلتوری کۆنی کوردەواریمان
بڕۆن لە ژنە بەتەمەنەکان زۆر گوێبیستیانە بم زۆر گفتوگویان لەگەڵەکەم لە پیاوە بەتەمەنەکان ئەوەندەی من بەتەمەنەکان هاوڕێ من کە ئەوان ئەبینم گریەکانیان ئەبینم خۆشبەختیەکانیان هاوتا و بەراوردیانەکەمەوە بە گەنجەکانی ئەمڕۆ لەوانە جوانتر واقعەکە ئەدۆزیتەوە چونکە لە کۆنا ئافرەت فترەتی ئافرەت بوونی خۆی ناسیوە لای نەداوە لە فترەتی ئافرەت بوونەکەی بەڵام خۆشەویستیەکەی پاڵی پێوە ناوە لە ڕووی جەستەییەوە هەوڵ بدا هاوکاری هاوسەرەکەی بێ هاوسەرەکەشی بە هەمان شێوە لە فترەتی هێزی نێرینەی خۆی لای نەداوە بگرە هێزەکانی زیاتر تۆخ بۆ تۆتیایە جوانتر بووە ئەم دوو کەسە کە خولقێنراوی دەستی خالقن تەواوکەری یەکن ئەمڕۆ کاڵبوونەوە سەرەکیەکە ئەوەیە ئێمەی خانمان ئەمانەوێت بگەینە دۆخێک مادەم لە دەرەوەی مادەم سیارەمان پێیە مادەم وەکو پیاوەکەم ئەندامەکانم وەکو یەکە دوو چاوم هەیە و دوو گوێم هەیە و دەم و دوو دەست و قاچم هەیە من مەفروزە هەمان توانەکانی ئەو بەگەر بخەم بەڵام کاتێ سەرنجە دەین خانمەکانمان لە دەرەوە هیلاکن قدرەتی بازووی پیاوەکانمان نییە ئەمە واقعە ئەوەی کە برینێکی ترە لە ناو خێزانی ئێمە لە واقعی خۆمان لا ئەدەین بۆچی من پێی نیگەران بم کاتێک ڕەئی هاوسەرم وەرەگرم لە ناو کۆبوونەوەیەکی خێزانیە ئەو پێی باش نییە من بچم بەڵام من پێم عیبە بڵێم هاوسەرم پێی خۆش نییە یا ڕەزامەند نییە ئێمە ناڵین ئەمە بچێتە چوارچێوەیەکی بوونی ئەم وشەیە کە ئەڵێن پیاو سالاری ئێمەی ئافرەت دەروونمان پێویستی بەوەیە کە من هێزێکە بێ پاڵی پێوە بدەم پیاوانیش لە بیرکردنەوەیانە چکە کۆمەڵێک یاسای دوودی ومان هەیە بەداخەوە کە نە خانمانمان پێی پێبن نە زۆرینی پیاوەکانیشمان من کاتێک پێویستم بە هێزێکە پاڵی پێوە بدەم بە مقابلی ئەوە هاوسەرەکەی منیش و تەواوی ئەو پیاوانەشی کە لە دەوری خێزانەکانیانن ئەم هێزەیان ئەوێت کە لە خانمەکانیانەوە درک بەم هێزە بکەن ئەم بازوەی هەیە لە پشتی کەسێکە بۆ ئەوەی نوێبوونەوەی ئەم هێزە لە پیاوەکانمانە دروستکەین ئەبێ من بڵێم باڕەئی وەرگرم باپرسی پێ بکەم یان ڕەزامەند نییە یان بۆ نمونە من زۆر بەیجار هەروەکو مەجالێکی زۆر ڕازگۆیانە لەگەڵتانە بدوێم هەندێک پرس هەیە کە بە هاوسەرمی ئەەکەم بە هاوسەریش بانگی ناکەم ئەیکەمە مەجالێکی هەم تەنز ئامێز و هەم چێژ بەخش پێڵێم خاوەن شکۆ ڕەزامەندن ئەم هەنگاوە بنێم ئەگەر نەیکەم بۆ پێم خۆشە چونکە لەم بۆیەوە سەرچاوی پرسەکان دروستە بێ گفتوگۆکان دروستە بن کە بنەمایەکی زۆر زۆر شیرینە لە نێوان خێزانە وەکو ڕوانگەیەکی دەرونی ئەگەر هیچ نەکەیت لە ماوەی هەفتەیەەکە ئەبێ تۆ جارێک بتوانی واد لە هاوسەرت کرد بێ هاوسەر دوای لە خانمەکە کرد بێ هەندێک گرێ لەم هەفتەیە ڕوویداوە با گفتوگۆ بکەین بگەینە چارەسەر باش جا خات و کوێستان ئێستا بەڕێزت باست کرد وتت کە ئەبێ ئەم خۆشەویستە تێکەڵ بە ڕۆحی کەسەکان بێ هەردوو لاکە بەڕێزت ئێستا پێمان بڵێوە کو هەندێک ڕێکار ئەم خۆشەویستە چۆن تێکەڵ ئەکرێت بە ڕۆحی کەسەکان ئێمە زمانەکانی خۆشەویستی 5 زمانمان هەیە پێش ئەوەی من هاوسەرگیری بکەم کە ئەڵێ من یعنی خانمێک و دوای ئەوەشی کە هاوسەرگیری دروستە بێ بەداخەوە خانممان هەیە لە ئەنجامی ئەو کەیسانی کە وەرئەگیرێ لە ئەنجامی تێکەڵبوونمان بە تەواوی ڕاهێنەرەکانی تر جار هەیە زەمنێکی درێژخایەن 20 ساڵ سەرووی 15 ساڵ ئەم دوو کەسە پێکەوە لەژێر سەقفێکە ئەژین یەکتر ناناسین یەکتر ناسین ئەوە نییە من بزانم بڕوانامەکەی یەکتر ناسین ئەوە نییە چەند خوشک و برایە یەکتر ناسینەکانی زمانی خۆشەویستی ئەتوانم بڵێم یەکێکە لە پلەبەندیە زۆر بەهێزەکانی نێوان دوو کەس بوونی عیلاقەیەکی نادیار یان لە دەرەوەی بازنەیەکی با بڵێن هەم حەڵاڵ و هەم قانونی و یاسایی من ناتوانم 10 ساڵ لەگەر شخصێکە پەیوەندی و دۆستایەتی و عیلاقەم هەبێ من خودی ڕۆحی ئەم کەسە بناسم زمانەکانی خۆشەویستی لە لای کەسەکان بەگشتی باس بکەم 5 جۆرن بۆ نمونە زمانی دیاری گۆڕینەوە زمانی کات پێبەخشین زمانی بەرکەوتەی جەستەیی زمانی دیاری گۆڕینەوە لەگەڵ ئەم دوو کەسە زمانی دەربڕین بەڵام ئەوەی کەمایی داخە ئێمە ناتوانین پێی بەمانە بەرین نە پیاوان بۆ خێزانەکانیان نەدایکان بۆ هاوسەرەکەی تەنانەت نەدایک و باوک بۆ مناڵەکانیشی لەوانەیە
کاکە سەرکۆ کە لەگەڵ من دانیشتووە زمانی دەربڕینی خۆشەویستی ئەم بۆ هاوسەرەکەی هەڵگرتنی بەرپرسیارەتی بێ بەڵام خانمەکەی داوای دیاری گۆڕینەوەکە ئەمە وەکو ئەو وایە دوو کەس یەکێکیان بە زمانێکی با بڵێن چاینی قسە بکە ئەبیتریان بە کوردی ئەگەر ئەم دوو کەسە لە زمانی گفتوگۆی یەکتر تێنەگەن با چەند مەودایەکی درێژخایان و لەژێر سەقفێکی زۆر بەهێزی شاپێکەوە بن نتوانن بگەن بە خاڵێک تەفاهم هەبێ تێگەشتن هەبێ من چۆن بتوانم بیناسم خۆی ئەوە گەورەترین مشکیلەیە بگورە ئێستا لە لەو ئەو کەیسانەی کە ئێستا لە نێو دادگاکانە لای پارێزەرەکانە هەیە یعنی خێزانێکن لە ڕووی کەمالیات و لە ڕووی پێداویستیەوە هیچ شتێکیان کەم نی بەڵام کە ئەچیتە ناو ناخی کەسەکانەوە سێرەکەی وێرانکاریەکی زۆر هەیە وێرانکاریەکەش چییە؟ لێک تێک نەگەیشتنە ئەو پێنج خاڵەی تۆیە کە ناتوانن بە یەکتری ببەخشن کات کەم بۆتەوە هەستەکەی ڕقوچینێ دروست بۆ ڕقوچینەکە وای لێ هاتووە ئەم بۆ خۆی بژی ئەو بۆ خۆی بژی یعنی با تۆزێ واقعیتر قسەنی کەواتە چۆن بتوانین ئێمە بتوانین بەڕێز دەڵی نەبێ بۆ زمانت چاینیە من ئەزانم ئەم کەسەی بەرامبەرم بەچی دڵی خۆشە با من جارێ لای خۆمان کورداڵێ تەسحەیەکی بۆ بە ئەیکەم بە دووجار ئەگەر هەر نەهاتە پێشەوە بەخوا ژیاناوە ناڕوات کەواتە بێ بە دوای چارەسەری سێما بکەن چۆن بتوانین ئێمە دایم من ئەڵێم یەخوا خێزان لە چوارچێوەکەی نێتە دەرەوە بەڵامی تر کە کێشەکە گەورە بوو بەخوا بێ کەسی سێم تەداخل کات ئیتر کەسی سێم چێە خێزانی ئەوە خێزانی ئەمە هاوڕێیەکی خۆشەویستیانە بە داوەتێک چاکە بینەوە بە بابەتێکی زۆر ئاسایی چاکە بینەوە بە دیارەکی بەڕێزیێڵی چاکە بینەوە کێشەکە چارەسەرکەیت نەچێتە دەمی کەسێکی تر چۆن بتوانین ئێمە ئەو دەرگایی حوشەی کە هەمانە جارێ نەیکەینەوە گەرە تاتوانین خۆمان چارەسەریکی کاکە سەرکۆ بوونی ئەو پێنج زمانی خۆشەویستی خۆی بۆ خۆی کلیل و قوفڵێکە دەرگای ئەو چوارچێوەی خێزانە دائەخا کە کەس ئاگاداری خاڵی لاوازی ئەم دوو کەسە نەبێ زۆر گرنگە من کاتێکە لە کۆرسی هێزی خانمانەیی یا قسەی لەسەرەکەم بۆ خانمان تەنیا بۆ ئەم پێنج زمانی خۆشەویستی کە هاوسەرەکەی بناسێ جار هەبووە مەودای کۆرسەکەم 12 هەفتەی خایان و هەفتەی یەک وانەیەکی دووکات ژمێری تەنیا بۆ ئەوەی بەکردداری بگاتە خاڵێک جار هەبووە زۆربەی خانمان بە گریان تەلەفۆنیان بۆ من کردوتۆ فیدباکیان بە من داوە کە بەداخەوە ینی ئێمە وامان لێ هاتووە کە ناتوانین گرێکان لە لای کەسە نزیکەکانیش بکەینەوە چونکە یان ئەبێتەوە بابەتێکی تەنز ئامێز لە نێو مەجلیسا باسەکرێتەوە پێمان عیبە یان کەسێکی خاوەن ئەزمونمان نییە بێتە نێو گرێ خێزانیەکان دەست خاتە سەربرینەکە یان پیاوان و خانمان پێمان عیبە ڕووبکەینە دەمی کەسێک کە دەست بخاتە سەربرینەکان چونکە کاتێ ئێمە گوێمان لە ئەندامانی ئەم دوو خێزانە ئەبێ قسەکانیان بۆ ئێمەی ڕاهێنەران کۆدە پشتی ئەم کۆدانە چ گرەیەکەیە زمانەکانی خۆشەویستی ناسی لە نێوان خۆت و هاوسەرتا ئەو کاتە ئێمە پێڵێن تێکەڵبوون هەمومان تام و چێژی خواردنەکانمان کردووە بەڵام لە لای زۆرینی ئەندامانی خێزانەکان پرسیار لە خواردنی بریانی پێڵین زۆر بەچێژە چونکە کۆمەڵێک کەرەستە تێکەڵن هەرێکیشیان تامی خۆی ئەدا کاتی کە زمانی گفتوگۆکردن لە نێوان ئەم دوو کەسە زمانی خۆشەویستیەکان لە نێوان ئەم دوو کەسە تێکەڵاوە بن جار هەیە منی خانم بە دیاری گۆڕینەوە خۆشەویستیەکەم نوێ ئەبێتەوە دەمەزەر دەبێتەوە بە زمانی کوردی ئاسا بەڵام لە لای پیاوان ئەگەر هاوسەرەکەم بناسم هەندێک جار زمانی بەرکەوتە جەستەییەکانم خۆشەویستیە نوێ کاتەوە کاتێک کە گرفتێک ڕوئەدا لە نێو خێزانەکە ئەگەر پیاوان بیانەوێ بەم بەرکەوتە جەستەییە کە مەبەستم لە بوونی سەرجەیی بوونە لە نێوان ئەم دوو کەسە ئەم هیلاکەتەی بیرەچێتەوە بەڵام خانمەکە لەبەر ئەوەی خۆی ئەمڕۆ یا لە ماوەی ئەم مودەتە لەگەڵی ژیاوە دیارەکی لەم کەسە وەرنەگرتووە ئامادە نییە جەستەشی برا بەم کەسە کە بە حەڵاڵی پێکەوە بن خۆی بۆ خۆی ئەم تێنەگەشتنە لێرا بوو بە گرێ کەواتە منی خانم ئەبێ بزانم یەکەم زمانی خۆشەویستی لای هاوسەرەکەم زمانی بەرکەوتنە ئەویش من بناسێ یەکەم زمانی خۆشەویستی لای من دیاری گۆڕینەوەیە کاتێک من
ئامادەکاریم کرد بۆ ئەوەی من چێژێک بەو ببەخشم ئەویش ئامادەکاری ئەکات دوای ئەوەی کە من بەخشیومە چونکە پیاوان ئەمە یاسایەکی دوودیوە لەلایەن خۆزگە هەموو خانمێک بەمەی بزانایە کە لە بابەتە هێزە خانمانەیەکانە من پێیم پێبردووە کە لە کتێبا وەرم نەگرتووە کە دەرەنجامێکی زۆر گەورەی بەخشیوە پیاوان هێندەی ئەوەت پێ ئەبەخشن کە یاسایەکی کەونیە لێت وەرەگرێ کەواتە ئێمەی خانمان ئەبێ ئەوەندە ببەخشم بە بەرامبەرەکەم کە هاوسەرەکەمە من بتوانم ئەوەندەی لێوەربگرمەوە ئەگەر سەرنج بین پیاوان کاتێک ئەگەر ڕێزی بێ پێی مەبەخشە ڕۆژی دواتر گرژە لەگەڵت ناتوانانی پێی بڵی با بچین تا فڵانە شوێن خانمان درک بەمە ناکەن زۆر ئاسانە گەشتن بەلووتکەی هەرشی دڵی پیاوان لەسەری دابنیشی ببیتە شاژ خۆی کوێستان خەنگ کێشەکە لەوایە یەکەم جار ئەم بەڕێزە ئەم پیاوە تاکو ئەو خاتونە بەدەست ئەهێنێت ئامادەیە یعنی چاوپۆشی لە هەموو ئەوانە کردووە هەموو ئیشێکی کردو دەردەکە ئەوەی هەندێک جار لە دوای هاوسەرگیریەکە کە چوون لەژێر سەقفەکە اینجا ئیتر ئەو داواکاریەکانی دەست پێکە ئەگەر یەکەم جار هەر بەم شێوەیە بڕۆشتن هەردووکیان لانێ بەرچاوڕوونێکی زیاتریان نەبوو خۆیان ئامادە کرد بەڵام کاتێک بۆ نمونە خاتونە کەسە من لە دنیای خاتونەکانە باسەکەم لانێ سەرکۆ بە پێی ناسینی لە دنیا پیاوەکان ئەویش تێڕوانینی خۆی هەبێ کاتێکە بۆ نمونە خاتونێک ئەبینە هاوسەرەکەی پێش ئەوە وا بووە بەڵام دوای ئەوە اینجا ئەبێ ئەم هەنگاو بنێ ئەوە سەر لێ شێوانەکە دروستەکە یان تەوەقعەکە دروستەکە خاتو سەحەریان ژیانی خێزان وەکو ئەم کەشە بەهاری ئێستایە کە دوو دەنکە هەڵاڵە بایەکی بەهێز نەقلیانەکە لە شوێنێکە ژینگەیەکیان بۆ دروستە بێ زۆر جار ژینگەکە هۆکارە بۆ ئەوەی ئەم خونچەیە ئەم تۆوە دەست بە چەکەرە نەکا ئەگەر بیشی کا بنە بە کامی دەست پێەکە ئێمە کاتێک کەسێک هەڵەبژێرین بڕیاردان بۆ زەواج ئێمە ناڵین بامودایەکی زۆر دوور و درێژەم دوو کەسە پێکەوە بن بڕیاری زەواج هەڵبژاردننی لە بابەتە دینیەکە نەسەبی خانەوادەکەیە با بڵین هەڵبژاردننی ئیمانە و خوڕەوشتەکەیەتی کە ئەڵین ئیمان مەبەستمان لەوە نیە 100% ئەهلی عیبادەت بێ چونکە هەمانە ئەهلی عیبادەتیشە بەڵام لە ئاستی خواستی خێزانەکەیان نییە کە ئەڵین ئیمان پێناسی ئیمان لە لای من نێوان خۆم و خوایە ئەگەر من توانیم لە نێوان خۆم و خوا ئەو کارانە ئەنجام بدەم کە لەگەڵ فترەتی ئینسان بوونی منە ئەگونجێ ناشتوانم زوڵم لە کەسی بەرامبەرم بکەم ئەگەر خانمێک بم یان پیاوێک بم بۆیە ئیمامی شافعی قسێکی زۆر جوانیان هەیە ئەڵێ کاتێک کەسێک توانی بینی خۆی و خوای دروست کرد ترسی لە خوا هەبوو لە ترسی خوش زوڵم لە بەرامبەرەکەی ناکە ئەمە ئێمە مەبەستی من لە خودی ئیمان ئەم خاڵەیە بەڵام لەمە بەدوا ئافرەتان بۆیان هەیە کاتێک کەسێک هەڵەبژێرن من خەیاڵی من خەیاڵ پڵاوی من لە پێش تەمەنی 20 ساڵیم کە کۆم کردووەتەوە دام ڕشتووە کەسێکی باڵابەرز بێ ئەسمەر بێ خوێنگەرم بێ با بڵێن وەکو خودی من بڵێم گرژی تیا بێ ئەمە لای من پەسەند بووە چونکە بەمە مەزەندەی من بۆ کەسێکی خاوەن هەیبە و نێرێکی شێر ئاسایە تا چێژ لە نێربوونەکەی ببینم بڵێم ئەمە هاوسەری منە ئەم خانمانە ئەم خەیاڵ پڵاوی ئەکا لە دەماخیا بە مفاجەئە بینینێک یان بە دانوستانێکی نزیکبوونی خێزانی ئەم خەیاڵە لە بەرامبەرەکەیە دۆزێتەوە ئەم خەیاڵم دۆزیەوە من لە دڵما خۆشەویستیەکەم دروست کرد بۆی دەستی بە چرۆ کرد بڕیاردانەکە ئەکەوێتە دەستی خێزان کاتی ئەم دوو کەسەمان اختیار کرد ئەم دوو کەسە یەکیان گرت ئەبێ دەوروبەر فراهەمی ئەوە بکەن کە داواکاریەکانی ئەم دوو کەسە بادابین بکەین چۆن من ئینجانەیەکم هەبێت لە ماڵەوە نەمامێکم هەبێ کەشەکەی بۆ ئەخولقێنم هەتا خۆیە گرێ لە خاکە ئەم قورسایی ئەکەوێتە سەر هەردوو خێزان بەڵام بەداخەوە ئەمڕۆ لە نێوان دوو خوشکەکانە جارێک کەسەکە خۆی کەسەکە هەڵبژاردووە خوشکەکەی بەدڵینی هەڕەشەی لێ کاڵە گەرم کەسە هەڵبژارد ئیتر تۆ بە من نەڵی خوشک براکەیڵێ ئەگەر تۆ ئەمەت هەڵبژارد ئیتر تۆ بە من نەڵی برا کاتێک کە بڕیاردانەکە خێزانی ئەنجامیاندا بە دوواداچوون کرا بۆ ئەم خانەوادەیە ئەبێ ئێمە دەستیان بگرین هەتا شوێن پێ قایمە بێ ژینگەکەیان بۆ لەبارەکەی دوای ئەوە ئەم دوو کەسە ئەبێ زمانی خۆشەویستی لەژێر سەقفێکی 2 ساڵیە کە 24 مانگە لە خواوەندی و بەخشراوە بە ئینسان هەدیەیە
دیارە ئەم 24 مانگە لەژێر ئەم سەقفە بە خۆشەویستیەکی زۆر کوێرانە هیچ عیبێکی یەکتر نابینین هیچ خەلەلێکی یەکتر نابینین ئەم خۆشەویستیە کاتیە کەپرێکی زۆر شیرینە ئێمە تایە ئەتوانین سەقفێکی زۆر پتە و ئامادە بکەین لە ماوەی ئەم 2 ساڵە من دڵم نایە دڵی هاوسەرەکەم بشکێنم ئەو پێمەڵێ مەڕۆ ئەڵێم بەسەر چاو ئەو داواکاریەکی ئەڵێم بەسەر چاو ئەم سەقفە کاتی ئەم 2 ساڵە کە هیدایەتە کە هەدیەیە دراوە بە مرۆڤەکان بە خێزانەکان کە ئاوڕێیتەوە 2 ساڵەکە تەواو بووە سەقفێکی پتە و باڵەخانەیەکی زۆر بەهێز لە نێوانم دوانە دروست بووە ئەم باڵەخانەی ئیتر لێک تێگەشتنە ئەو ئەزانەی ئەمەمەی پێخۆشە ئەنجامیەدا بەس خێزانی ئێستا ئەم 2 ساڵە جار هەیە لە مەودا عیلاقەیە ئەکوژێ کە ئەگەن بەیەک ئەم هەدیە خواییە ئەم سویچ پلاکە لە دەماخی ئینسانە تەواو کوژایەوە کاتەکە تەواو بوو بۆیە جار هەیە فترە عیلاقە کە درێژە ئەکێشە لە نێوان ئەم دووە هەر لە عیلاقەیە بە یەکی ئەەکەن یا 2 ساڵەکە تەواو بووە لە بیدایەتی دەستگیرانی و دوانە بە یەکیەکەن سیوابوونەوە دروست بووە چونکە ئەم مەودا زەمەنی پیاوان گوێبیستێکی زۆر عەجیبن گوێگرێکی زۆر عەجیبن پیاوان لە عیلاقەی سەرەتایە لە دەستگیرانی چونکە ئێوێ بگا بە خاڵی لاوازی ئەم کەسە ئەو وا بیرەکاتەوە خاڵە لاوازەکانی ئەم خانمە پڕ کاتەوە کە ژیانی لەگەڵ دروست کرد بەڵام دوجار کە نەگونجان و ناکۆکیەکان دروستە بێ پیاوان بۆ ئەوەی جەنگیان لەگەڵ بکەیت چونکە ئەحساسێکی تر یاسایەکی تری دوودیوی پیاوان ئەمەیە پێی خۆشە لە گفتوگۆکردن لە قسەکردن هێزی نێری پێ ببەخشی تا هەز بەبوونی خۆی بکە کە دەسەڵاتی دووهەمی زەویە بەڵام ئێمەی خانمان کاتێ لە قسەکردنمانە کۆمەڵێک شت ئەنجامە دەین لە کردارمانە ئامۆژگاری پێدان ڕەخنەگرتن بەراوردکردن بە هاوکوفەکانی خۆی و بە کەسە نزیکەکانی خۆی و هی هاوڕێکانی هاوسەرەکەی ئەمە وا ئەکات پیاوان ڕاستەوخۆ سویچێک لە دەماخیانە بەد لەبێ وەکو ئۆتۆماتیکی پێی ئەڵێ ئەم کەسەی تۆ لەگەڵی ئەژید نییە نێرە عەزیەت نەبێ ڕاستە بەڕووکەش خانمە لەگەڵ تا ئەژی ئەم کەسە لەگەڵ تا تەعامولەکە مینە نییە نێرینەیە ئەی چییە کات وردە وردە کردارەکانی کاڵبوونەوەی تیا دروستە بێ وەکو پیاوێک بەرپرسیارەتیەکان کاڵە کاتەوە کاتی خێزانەکەی ئەبینێ دەنگ بەرزەکاتەوە جوابی ئەداتەوە تەعامل و قبولکردنی وشەیەکی ئەوی پێنیە هەستەکا پیاوە ئی پیاوان لە دەرەوە جلێ و بەیەکە دەن ئیهانە ئەکەن ڕەخنە ئەگرن لەم تەعاملکردە دەماخی پێی ئەڵێ ئەمە نێرینەیە کە بەرامبەر بە تۆیە ئەی مەگەر پێشینانی کوردی خۆمان پێمان ناڵێ ئەگەر دوونێر لە ماڵێک کابن من ئاغا و تۆ ئاغا کێجەیەکمان بۆ ڕاخە بۆیە زۆربەی سکاڵای خانمان بڕۆ بیان دوێنە ئەڵێ بۆ لە سەرەتایەوانە بوو بۆ لە سەرەتایە ڕێزم هەبوو بۆ لە سەرەتایە دەستم ئایە 4 کیلۆ 3 کیلۆ وەزن ئەهات ئەوی تۆ دەستی مێرە ئێستا ئەم ماڵە بم بە کۆڵما بیبم ئەڵێ مەیبە چونکە پیاوان لە قسەکردنا بەداخەوە ئێڵێم کە ئێمەی خانمان زۆر قوڵ بۆ بیرکردنەوەی شتەکانە ڕۆین من هەموو جارێ ئەڵێم بیرکردنەوەی پیاوان لەگەڵ بیرکردنەوەی خانمانە حرفتیەک دروستەکە پیاوان زۆر سادە و سەطحی شتەکانە بینن بەڵام ئافرەتان بە قوڵی بۆ مەلەوانی ڕۆن ئەگەر سادە وەکو ئەوان بیر بکەینەوە ئەوەندە قوڵ بیر ناکەینەوە کە بیرکردنەوەکان کاریگەری لەسەر جەستە و دەروونمان دروستکات کێشە خێزانیەکانیش کاڵە بنەوە خۆی وتەیەکی زۆر جوانەیە ئەڵێ هەموو پیاوێکی بەهێز خانمێکی زۆر باش لە پشتیەوەیەتی بۆیە توانێت ئاوا بەهێز بێت بۆ لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی هێز و توانە لە ڕووی دەربڕینەوە وا پڕت کردووە کە دەرگای حەوشاکە هەڕواتە دەرەوە نەک سوودی بۆ خێزانەکەی سوودی بۆ کۆمەڵگاکەشیە بێت بۆیە من بە زۆر بڕوان بە هاوسەنگی هەیە زۆر بڕوان بە گفتوگۆ هەیە زۆر بڕوان بە گوێگرتن هەیە لە بەروی هیچ توانایەکی خانم کەمتر نییە لە توانای پیاوان بۆیە ئەبێ ڕێزی ئەو توانایە بگرین کە هەمانە سپاس بۆ تۆ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەست